ئیتە خۆی گەورە دەنگی دایکی شەیدان بگێتە لای خۆی گەورە هیوادارم ئەویش خۆڕاگر بێ هیوادارم ئێمە سەربەرزین سەربەرز ئێمە ئەمەنە سەربەرزین ئەمەنە سەربەرزین دوژمنەکانشمان خەجاڵەتە تێگەی خۆمان سەربەرزین بەڵام دوژمنەکانمان ڕەبی خەجاڵەت بن لەوە خەجاڵەتر و ڕوڕەشتر بن خۆی گەورە بیان کە بە ناخی عەرزا بەڵامە تا دنیا هەر سەربەرزی داوای ئەوەکەم گەلی کوردیا گردوو بێ سەرکەوتوو بێ ئیتر دەواز لە دوژمن بێنێ دوژمنایەتی نەکە هەمومان هەتا یەکگرتوو سەرکەوتوو نەبین بە حیاتی گەلی کورد ڕزگار نابێت لەبێت لە چوار پارچەی کوردستانە هەمومان بە دایکی شەیدانەوە بە خوشکبرای شەیدانەوە بە هەموو گەلی کوردەوە نەکە شەیدەکان هەمومان یەکگرتوو بین ئینشەڵڵا ڕێگەی ئازادی بگرێنە بەر ئینشەڵڵا سەرکەوتووە بین پشت بەخوای گەورە بەڵام مەکوو نابێ بێ واز دوژمنایەتی بێنین دوژمنایەتی یەکتری نەکەین زەداەتی یەکتری نەکەین ئەم بڵێ ئەوە بێ هەمومان یەکگرتوو بین دڵخۆش بین یعنی پەیوەندیمان ببێ پەیوەندی هەموو گەلمان بێ نە خوشکبرایەتی پەیوەندی گەلمان بێ ئینشەڵڵا پشت بەخوای گەورە گەلی کورد سەرکەوتووە بێ پشت بەخوای گەورە وازە دوژمنایەتی بێنین و خۆی گەورە سەرکەوتوومان کا و خوێنی شەیدەکانمان بەزایە نەچێ تورکی لەگەڵ کووردا قەت ڕێ ناکەوێت قەت ڕێ ناکەوێت وەرەماندا بەشەر هەرەوەماندا بەشەر ئەبێت دوژمنایەتی گەلی تورکی بەولاوە خۆمان یەکگرتوو بین و سەرکەوتوو بنی ئینشەڵڵا پشت بەخوای گەورە هەتا شەڕ بێ جەرگی هەزاران هەزار دایکی وەکو دایکی شەید ڕێزان جەرگی منە سووتێ ئەبێ وازە شەڕ بێنین داوای لە هەموو دایکان و هەموو خوشکانەکەم هەمووی یەکگرتوو بێ سەرکەوتوو بێ ڕێگەی ڕاستبرنە بەر با ئیتەوە نە شەڕ نەبێ ئەوە هەموو کەسە دەردێمە جەر سوتاو نەبێ لێرەوە سڵاو ئەنێرم بۆ هەموو ڕۆحی پاکی شەهیدان رسە و سەرخۆشی خۆم ئاراستەی دایە فاتمە ئەەکەم دایکی شەید ڕێزان جاوید وەک دایکی شەهیدێ وەک هاوژینی شەهیدێ پەیامی من بۆ هەموو بنەماڵەی شەهیدان بەتایبەت بۆ دایە فاتمە هیوادارم خۆڕاگر بن شانازیکەن بە ڕۆڵەکەیانەوە کە ئەوە دوو دەهەیە لە شاخەکانی کوردستان تێکۆشان ئەکا بۆ ئازادی گەل و نیشتمانەکەی بۆ هاو دەتەوەکەی کە لە ژێر دەستی دژمنانە کۆیلە نەبن کە گەلی کورد بە ئازادی بژێ بۆ نەوەکانی داهاتی و هیوادارم هیچ وەخت نەچنە ژێر باری دژمن هیچ وەخت دژمن لەسەر ئەوان هین نەکە کاریگەری دانەرێت و خۆڕاگر بن شانازیکەن بە ڕۆڵەکانیانەوە ئێمەی ماڵباتی شەهیدان هەموو سەرمان بەرزە وەک دایە فاتمە وتی بەقەڵ قەندیل و شاهۆ سەرمان بەرزە افتخارەکەین بە شەهیدبوونی ڕۆڵەکانمانەوە هیچ وەخت کارێ نەکەین خوێنی شەهیدەکانمان بخەینە ژێر پای دژمن هیوادارم هەموو ماڵباتی شەهیدان خوێنی شەهیدەکانیان ڕابگرن هیچ وەخت نەچنە ژێر کاریگەری دژمنۆ داوا لە گەنجانی وڵات پارێز لە گەنجی خۆڕاگری ڕۆژەڵات و چوارپارچەی کوردستان بکەن چەکەکەی شەید ڕێزان هەڵبگرن و خەبات و تێکۆشانەکەی شەید ڕێزان درێژە پێ بووە سەرخۆشی خۆم ئاراستەی خانەوادەی شەید ڕێزان جاوی دەکەم شەهید نامرێت من وەک دایک شەهید ڕۆژهەڵاتی کوردستان دروستە ئێمە جەرگمان سووتیاگە هەمومان وەک دایە فاتمەگیان پەیامی دایە فاتمە ئەوە بوو کە ئێمە سەرمان بەرزە بە ئەنازەی کێوەکانی قەندیل سەربەرزین بە شەیدبوونی ڕۆڵەکانمان و تا ئاخرین قەترەی خوێنمان ئیدامەدەری ڕێی شەهیدانین و